هاوڕێیان ژام کاتتان باش بۆ گوڵی لاو لاو شیاری عەبدوڵڵا گۆران بەشی 101م تەرخان کردبوو بۆ شرۆڤەی شیارێکی مامۆستا گۆران لەژێر سەردێڕی بۆ گوڵی لاو لاو کە خۆی دەبێژێ لەژێر کاریگەری شیعرێکی ئینگلیزیدا نووسیوێتی هەڵبەت پێمان ناڵێ چ شیعرێک و چ شاعرێک من لە توێژینەوەی خۆمەوە گەیشتمە ئەو ئەنجامەی کە مامۆستا گۆران ئەم شیعرەی بە ئیلهامی شیعرێکی شاعری ڕۆمانسی ئینگلیز PCB شێلی نووسیوە بۆچی وا دەڵێم لەم بەشەدا وەڵامی ئەو پرسیارە دەدەمەوە هەروەها شیعرەکەی شێلیش بۆ یەکەم جار دەستنیشان دەکەم و وەردەگێڕم بۆ زمانی کوردی شیعرەکەی مامۆستا گۆرانیش بۆ گوڵی لاولاو دەکەمە ئینگلیزی مامۆستا عەبدوڵڵا گۆران لە 1904 تاکو 1962 ژیاوە 59 ساڵ لەمەوبەر لە شاری سلێمانی دواکۆچی کردووە من ڕێبوار فەتاحم بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسیێنن لە توێژینەوەی خۆمەوە بۆم دەرکەوت کە گۆران شیعری بۆ گوڵی لاولاوی بە هاوێنی شیعرێکی شێلی نووسیوە لە ژێر سەردێڕی میوتەبلیتی شێلی شیعرێکی دیکەشی هەیە بە هەمان سەردێڕ لەبەرەوە ئەم شیعرەیان زۆرتر بە یەکەم دێڕێوە ناسراوە The flower that smiles today بەڵگەم چییە؟ پێشتر گۆران بە شیعری شێلی سەرسام بووە و شیعری بۆ بولبولی بە هەوێنی شیعری شێلی To the Skylark نووسیوە گەر گۆران دیوانی شێلی لەبەردەستدا بوو بێ جێی سەرسوڕمان نییە کە کاریگەری شیعرێکی دیکەی شێلی لەسەر بوو بێ هەردوو شیعرەکە ئەوەی شێلی و ئەوەی گۆرانیش بابەتیان کورتخایانی ژیانە و ئەم سۆزە لە ڕێی گوڵەوە دەردەبڕن هەڵبەت شێلی چەند بابەتێکی دیکەش لە شێعرەکەیدا تاو توێ دەکات هەرچی گۆرانە تەنیا جەختی لەسەر ژیان یان تەمەنە هەردوو شێعرەکە کۆپلە ئامێزن و یەکی سێ کۆپلن ئەوەی شێلی هەر تاکە کۆپلەیەکی حەوت دێڕە چوار دێڕی یەکەمی قافیەکەی پێڕەوی ئەیبی دەکات و سێیەکەی دواییش CCC شێعرەکەی گۆران هەر کۆپلەیەکی چوار دێڕە یان دوو بەیتە قافیەکەی پێڕەوی ئەیبی دەکات هەر وەکو چواردێڕی یەکەمی هەموو کۆپلەیەکی شێعرەکەی شێلی پێدەچێت گۆران لە قافیەدا تەنیا پێڕەوی چواردێڕی یەکەمی هەر کۆپلەیەکی شێعرەکەی شێلی کردبێ سیانەکەی دواتری فرامۆش کردبێ دێڕەکانی شێعرەکەی گۆران درێژن بە پێچەوانەی ئەوانی شێلیەوە ژمارەی وشەی هەردوو شێعرەکە لە یەکەوە زۆر نزیکن گۆران 100 و شێلی 99 بێگومان کێشی هەردوو شێعرەکە زۆر جیاوازن لە یەک ئێستا هەردوو شێعرەکە شیعری بۆ گوڵی لاولای مامۆستا گۆران و شیعری میوتەبلیتی دیارە پاشوەرگێڕانی بۆ زمانی کوردی دەخوێنمەوە بۆ ئەوی پەیوەندی لە نێوان دوو شیعرەکەدا ببینینەوە بۆ گوڵی لاولاو عەبدوڵڵا گۆران بە کوڵ گریان لە چاوم دێ گوڵی لاولاوی ڕەنگاو ڕەنگ لەبەر چی سیس ئەبی واز و چییە ئەسبابی ژاکانت هەموو تاوێک ڕۆژ هەڵهاتووە بۆچی وەها بێدەنگ ئەژاکێی توخوا ئەی گوڵ سەبر دەستم بەدامانت سەبر تووبی خوا تاوێکتر ڕاوەستە تا عومرم وەکو ڕۆژی چلەی زستان لە هەوری مەینەداوا بێ منیش هاوڕێی سەفەرتم ئەی گوڵی لاولاو منی ژەمرم منیش خێڵقەت وەکو تۆ وا نەبێ زۆرم لەگەڵ چابێ منیش وەک تۆ بەقام کورتە و بەهارم تیژ و کەم فرسەت گەشەم مەیلە و زەوالە چەشنی تۆ چەشنی هەموو دنیا وەکو بارانی هاوین زوو فەنای عومری بێ مرۆت تە بە خورمایە هەیهات بە چەشنی شەونمی سەرجا ئەوە شێعرەکەی مامۆستا گۆران ئێستا شێعرەکەی شێلیش دەخوێنمەوە پاشەوەی وەرم گێڕاوە تەرسە زمانی کوردی دیارە وەرگێڕەکەی لێکدانەوەی خۆمە ڕەنگە هەندێک کەسی دیکە بە جۆرێکی دیکە
لە هەندێک جێدا جیاواز لە من لێکی بدەنەوە ئەوەش بڵێم کە شێعرەکە بە ئینگلیزی کۆن نووسراوە. ئایا مامۆستا گۆران ئەو ئینگلیزی زانیوە یان تەنیا زانیوێتی بابەتی شیعرەکە چییە و شیعری گوڵی لاولاوی خۆی لەسەر نووسیوە؟ ئەو گوڵەی ئەمڕۆ خەندەی لەسەر لێوە سبەی دەمرێ شیعری شاعری ڕۆمانسی ئینگلیز شێلی. ئەو گوڵەی ئەمڕۆ خەندەی لەسەر لێوە سبەی دەمرێ هەموو ئەوەی کە دەمانەوێ بمێنێتەوە هەوڵێکە و ئەمجار تێدەپەڕێ. دڵگیری ئەم ژینە چییە؟ تەنانەت بروسکەیەک کە گاڵتە بە شەو دەکات تەمەن کورتە گەرچی ڕۆشنیشە. بەهای کۆمەڵ چەند لاوازە، هاوڕێیەتی چەند دەگمەنە، خۆشەویستی چۆن تەبایی هەرزان دەفرۆشێ لە پێناو شانازی بێ ئومێددا. بەڵام هەرچەندە ئەمانە زوو تێدەپەڕن ئێمە لە چێژی هەمویان ڕزگارمان دەبێ و ئەوەش کە مۆرکی خۆمانە دەستمان دەکەوێتەوە. لە کاتێکا ئاسمان شین و ڕۆشنە، لە کاتێکدا گوڵگەشە، لە کاتێکدا ئەو چاوەی بەر لە شەودا دەخرێ بە ڕۆژ کامەران دەبێ، لە کاتێکدا تەنانەت ساتی هێمن دەکشێ تۆ خەون دەبینیت و لە خەودایت ئەمجار ڕادەبیت بۆ فرمێسک ڕشتن. شیعرەکەی مامۆستا گۆران زۆرتر سەرقاڵی ژیانە، سێگۆشەیەک دەکێشێ لە نێوان مرۆڤ یان مامۆستا گۆران، سروشت یان گوڵی لاولاو لەگەڵ ژیاندا. ئەوەی کە لە نێوان سروشت و مرۆڤدا ناوکۆیە ژیانە، ئەمیش کورتە. شێعرەکەی مامۆستا گۆران هەمووی دەربارەی ئەوەیە، بەڵام دیارە زۆر بەقووڵی لە دیدێکی فەلسەفیەوە بە ژیاندا ڕۆدەچێ. هەرچی شێعرەکەی شێلیە چەند ڕەهەندێکی هەیە. یەکێ لەو ڕەهەندانەی شێعرەکەی مامۆستا گۆرانە، بە تایبەتی دێڕیەکەمی کە دەڵێ ئەو گوڵەی ئەمڕۆ خەندەی لەسەر لێوە سبەینێ دەمرێ. بە بۆچوونی من هەموو شێعرەکەی مامۆستا گۆران لەسەر ئەو تاکە دێڕی شێلی داڕێژراوە. دیارە شێلی لەوێەوە ئەپەڕێتەوە باسی بەهای کۆمەڵایەتی دەکات لە کۆپلەی دووەمدا کە دەڵێ بەهای کۆمەڵ چەند لاوازە، هاوڕێیەتی چەند دەگمەنە، خۆشەویستی چۆن تەبایی هەرزان دەفرۆشێ. ئەمانە لە شێعرەکەی گۆراندا بەرچاو ناکەون. شێعرەکەی مامۆستا گۆران کاریگەری دوا کۆپلەی شێعرەکەی شێلی لەسەرە. بۆ نمونە لەوەدا کە دەڵێ لە کاتێکا تەنانەت ساتی هێمن دەکشێ تۆ خەون دەبینیت و لە خەودایت ئەمجار ڕادەبیت بۆ فرمێسگرشتن. فرمێسگرشتن کاریگەری لە شێعرەکەی مامۆستا گۆران کردووە. پرسی شێعرەکەی شێلی نوێ نەبووە. لۆرد بایرن کە ئەمیژەکێکە شاعیرانی ڕۆمانسی ئینگلیز لە 1780 تا 1824 ژیاوە، هاوچەرخی شێلی بووە لەم پرسانەی کردووە. هەردوو شاعیر بێهیوایان پێوە دیارە لە دەوروبەری سیاسی ئینگلستاندا کە چاوەڕوان دەکرا گۆڕانکاری بنەڕەتی بێنێتە کایەوە، بەڵام شکستی خوارد. هەروەها پێدەچێ کە دێڕی یەکەمی شێعرەکەی شێلی نووسینەوەی دێڕێکی شێعرێکی ڕۆبەرت هەرێک بێ کە ئەمی شاعرێکی ئینگلیز بووە لە 1591 تا 1674 ژیاوە. هێریک لە شێعرێکیدا دەڵێ and this same flower that smiles today tomorrow will be dying. واتە هەر ئەو گوڵەی ئەمڕۆ زەردەخەنەی لەسەر لێوە سبەینێ بەرەو مردن دەچێ. دێڕی یەکەمی شێعرەکەی شێلی پێدەچێ نووسینەوەی ئەو دێڕی هەرێک بێ. بەر لەوەی بەجێتان بێڵم دەقی شێعرەکەی شێلی بە ئینگلیزی و وەرجێڕاوی شێعرەکەی مامۆستا گۆران لە کوردیەوە بۆ ئینگلیزی بەجێ دێڵم. ئێستا هەموو باسەکەم لە چەند خاڵێکدا کۆ دەکەمەوە. ئەمە بەشی دووەم بوو لە ناساندنی شێعری بۆ گوڵی لاولاوی مامۆستا عەبدوڵڵا گۆران. شێعرەکەم ناساند و ئەو شێعرەشم دۆزیەوە کە بۆ بە هەوێنی شێعرەکەی گۆران وەرم گێڕا و پێم ناساندن. هەروەها شێعرەکەی مامۆستا گۆرانم کرد بە ئینگلیزی. هیوادارم توانی بێتم لایەنێکی شاراوەی ئەم ئینسانە ڕەچەشکێنە بە ئێوە بناسێنم. من سوپاسیەوە دەکەم
کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.